بەڕێوەچوونی کۆڕبەندی ئابووری داڤۆس ئەمساڵ لە کاتێکدایە کە جیهان لە چەندین شەڕدایە لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کەش و هەواوە. مەبەستمانە کە گفتوگۆی زیاتر بکەین. دکتۆر سامان سۆرانی شارەزای سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێی. زۆر بەڕێزی، زۆر سپاس. 54مین کۆڕبەندەکە ئەمساڵ ناویان ناوەکە یا لەژێر دروشمی بنیاتنانەوەی متمانەیە. پێتان وایە دەیانەوێت بنیاتی کەم متمانەیە بنێنەوە؟ ئەوەی ڕاستی بێ لە ڕووی جیۆپۆلیتیکەوە، لە ڕووی ئابووریەوە گرفتێکی گەورە، ئاڵۆزیەکی گەورە لە جیهانە بوونی هەیە. ئێوە شاید حاڵی دوو جەنگن کە یەکێکیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، جەنگی نێوان ئیسرائیل و حەماس. ئەوی ترشیان جەنگێکەکە لە ڕۆژهەڵاتی ئەوروپایە کە جەنگی ئۆکرانیا و رووسایە. ئەمە وای لێ کردووە کاریگەری هەبێت لەسەر ئابووری، کاریگەری هەبێت لەسەر سەقامگیری، ئاسایش. بۆیە وڵاتان یاخۆت گەلانی ئەو ناوچانە هەموو متمانەیان لە دەستاوە بنیاتنانی متمانە جارێکی تر گرنگی خۆی هەیە کە دەرفەتێکە لەم کۆڕبەندە کە جەنابتان ئاماژەتان پێکرد 54مین کۆڕبەندە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی زیاتر لە 2800 بەشدار بوو و بە ئامادەبوونی زیاتر لە 100 سەرۆکی حکوومەت و سەرۆک وەزیران. زۆر باشە. ئەمانی کە لەوێ بەشدارن کەسانی گرنگن لە بەڕێوەبردننی تەواوی جیهاندا لە وڵاتان. پێتان وایە کە هەروەکو باست کرد لەلایەک شەڕی رووسیا و ئۆکرانیا نزیک دەبێتەوە لە 2 ساڵ، لەلایەک ئیسرائیل و حەماس ئەمڕۆ 100 ڕۆژەکە بەردەوامن لەم شەڕە. وەک دەبینین کە حوسیەکان لەگەڵ بەریتانیا و ئەمریکا و ینی دەریای سوور بەگشتی. پێتان وام کۆڕبەندە دەتوانێت چی بکات لەمڕۆوە؟ ئەم کۆڕبەندە دەرفەتێکە بۆ ئەوەی کە سەرکردەکانی جیهان بڕیار بەدەستان لەوێ کۆ ببنەوە و لە نزیکەوە بابەتەکان تاوتوێ بکەن. ئەوەی کە ئاشکرایە کە سەرۆکی ئیسرائیل ئیسحاق هێرچۆگ بەشداری دەکات لەو کۆڕبەندە لەسەر ئاستی حکومی سەرۆکی حکوومەتی قەتەر لەوێ بەشداری دەکات کە دەتوانێت ببێت بە میانگیرێک لە نێوان با بڵێن ئیسرائیل و با بڵێن فەڵەستینیەکان لەلایەکەوە. سەرۆک ماکرۆن بەشداری دەکات و بۆکو عرفێکش یەکێتی ئەوروپا لە ڕێگەی فۆندەرلاینەوە و ناتۆش لە ڕێگەی ستۆلتنبێرگەوە لەوێ حزوریان دەبێت. ئەمانە وەکو چۆنەڵێت دەرفەتێکە بۆ ئەوەی کە ئەوانەی کە کێشەیان هەیە بتوانن لەوێ بابەتەکان تاوتوێ بکەن، ئەوانەی کە هەوڵ لە گەڕانن بە دوای چانسی ئابووری و بەرهێنان بابەتی تر دەتوانن لەوێ وەکو چۆنەڵێت مەیدانێک بدۆزنەوە بۆەوەی کە تایدا بەرژەوەندەکانی خۆیان جێبەجێ بکەن. بەڵێ باشە دکتۆر، هەر کۆڕبەندەکە خۆی ناوی کۆڕبەندی ئابووری داڤۆسە. پێتان وایە لە ڕووی ئابووریەوە ئەمساڵ زیاتر چیشک دەخەنە سەرچی یاخود دەتوانن چه هەنگاوێک بنێن؟ بەتایبەت خۆتان دەزانن کە ئێستا ئەوروپا ڕووبڕووی هەڵاوسانێکی زۆر بۆتەوە بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا کێشەی دانەوێڵە و ئاسایشی خۆراکیش لە ئارادایانی. ئەم کۆڕبەندە چی پێکرێت؟ ئەم کۆڕبەندە چەندین تەوەری لە خۆ دەگرێت. یەکێک لەوانە بابەتی ژینگە و وزەیە، بابەتێک کە پەیوەندی هەیە بە AI ینی زیرەکی دەستکرد کە شتێکەکە بە حکمی تەکنۆلۆژیای زانیاری وروژێنراوە و بووە بە بەشێک لە جیهانی ئایندە. و بابەتی ترش طبعا پەیوەستە بە هەلی کار بۆ ئەو کۆمەڵە زۆرەی کە لە جیهانە ئەمڕۆ دووچاری با بڵێن بێکاری بوون و چۆن بتوانن دەرفەتەکان بۆ دروستکردنی بە ئابووریەکی سەقامگیر دروست بکرێت. لە هەمان کاتیشە وەکو باسم کرد بابەتێک هەیە کە پەیوەندی هەیە بە جیۆسیاسی، جیۆ ئابووری کە چۆن بتوانرێت چارەسەر بدۆزرێتەوە بۆ کێشەکان. زیلینسکی ئەمە یەکەم جارە دەتوانێت بەشداری بکات لەو کۆڕبەندە کە لە وڵاتەکەی ئەوە چەند ساڵە لە شەڕایە و چۆن بتوانێت وەکو هاوکاری زیاتر بەدەست بهێنێ بۆ ئەو بەرەنگار بوونەوەی رووسیا و لە هەمان کاتیشە وڵاتانی تر بۆ نمونە سەرۆکی حکوومەتی چین لەوێ حزوری دەبێت کە بازارێک بدۆزێتەوە بۆ ئەو ڕێڕەوەی کە کاری لەسەر دەکات. ئێوە خۆتان دەزانن بە حکمی ئەو جەنگەی کە لە نێوان غەزە و ئیسرائیل بوونی هەیە، ڕێڕەوێکی ئابووری هەبووە کە ئەمریکا سەرپەرشتی دەکرد لە هیندەوە تا دەگاتە وڵاتانی عەرەبستانی سعودی و ئیمارات و ئوردن و ئیسرائیل کە بچێ بۆ ئەوروپا. ئەوە ئێستا ڕاوەستاوە بە حکمی ئەم جەنگە
بۆیە لەوێ هەوڵ دەدرێت بیر لە بابەتەکان بکرێتەوە چۆن دەرفەتێک بدۆزرێتەوە. ئەڵبەتە پرسیارش ئەوەیە کە مەسەرەن ئێمە چۆن بتوانین سوود لەو کۆڕبەندە وەربگرین وەکو هەرێمی کوردستان ئایا لێمە لەوە باشە چۆن دەتوانین سوود لەو کۆڕبەندە وەربگرین بێگومان کە هەرێمی کوردستان نیشانی بەشداری دەکات. بەڵێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری لەو کۆڕبەندە دەکات. ئێوە خۆتان دەزانن بۆ یەکەم جاریشە کە هەرێمی کوردستان کوردیش هاوس لەوێ دەکاتەوە، ماڵی کورد دەکاتەوە وەکو گۆشەیە کە تایدا بەر ئەجندایەکدا دەنا کە لە 15 و 16 و 17 و 18 و 19 مانگ لەوێ بەرنامە پێشکەش دەکرێت و ئەمەش وای لێ دەکات کە شاندی هەرێمی کوردستان کە سەرۆکی دەستەی و بەرهێنان لەوێ حزوری دەبێت و بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەوێ حزوری دەبێت کە بتوانرێت وەکو چۆن لە پردی پەیوەندی لە ڕووی ئابووریەوە لە ڕوویەوە بەرهێنانەوە دروست بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و ئەو وڵاتانەی کە لەوێ بەشدار بوون کە وەکو باسمان کرد 120 وڵات حزوریان دەیە لەوێ. زۆر سپاس بۆ شرۆڤڕوونکردنەوەکانە دکتۆر سامان سۆرانی شارەزای سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من بووی. دەست خۆش. زۆر بەڕێز سپاس.